براوەکانی گۆڵدن بۆی وەک باشترین یاریزانی لاو لە نێوان دەرەوشانە و خامۆش بوون. خەڵاتی گۆڵدن بۆی خەڵاتێکە ساڵانە لەلایەن ڕۆژنامە نووسە وەرزشیەکانی چەند ڕۆژنامەیەکەوە دەدرێتە یاریزانێک کە بەرزترین ئاستی لە ساڵێکدا پێشش کردووە و مەرجاو یاریزانە تەمەنی لە خوار 21 ساڵەوە بێت و لە خولەبێزەکانی ئەوروپا یاری بکات. ڕۆژنامەی تۆتۆسپۆرتی ئیتاڵیی دابەشکەری خەڵاتەکەیە. خەڵاتی گۆڵدن بۆی 21 ساڵە دەبەخشێتە یاریزانەکانی تۆپی پێ. یەکەمین براوی خەڵاتەکەش ڤان دێر ڤارتی هۆڵندیە کە ساڵی 2003 براوە بوو. ناوگەلێکی گەورە و سەرنجڕاکێشی وەک لیۆن میسی و ئێرلینگ هالاند و کیلیان مباپێ و چەندانی تر دەبینرێت کە براوی خەڵاتەکە بوون و گەیشتونەتە لوتکە و لە ئێستادا هەر لە لوتکەدا وەستاون. دوایین براوەش جود بیلینگهامی یاریزانی ڕیال مەدرید بوو کە بە جیاوازێکی گەورە پێش ڕکابەرەکەی کەوت. بەڵام چەندین ناوی تر هەیە وەک پاتۆ، ئیسکۆ، بالۆتێلی، ریناتۆ سانچێز و ماریۆ گۆتزە و مارتیال و کە نەیانتوانیوە بگەنە ئەو پێگەی چاوەڕوانیان لێدەکرا لە تۆپی پێدا. یەکی تر لە براوەکان پۆل پۆگبایە کە لە ساڵی 2013 ئەم خەڵاتەی بەدەستهێنا. لە ئێستادا یاریزانەکە چاوەڕێی کۆتایی ژیانی تۆپی پێ دەکات بەوەی ڕاگیرانیەوە بە تۆمەتی بەکارهێنانی مادەی وەزەبەخشەوە. ناوێکی تر کە بۆ زۆربەی بینەرانی تۆپی پێ ئاشنایە و ئەم خەڵاتەی بەدەستهێناوە ئەویش ئەندرسۆن ئۆلیڤێرای بەرازیلیا کە ساڵی 2008 خەڵاتەکەی بردەوە. بەڵام درەوشانەی ئەو یاریزانە تەنها ئەو ساڵە بوو دواتر ئاستی بەتەواتی دابەزی و ساڵی 2014 یانەی مانونەتێتی جێشت و ساڵی 2019 لە تەمەنی 31 ساڵیدا بەتەواتی وازی لە یاریکردن هێنا. دووچەم زەرەکەی تۆپی پێ هاتە میسی و ڕۆناڵدۆ بێبەش بنەبوون لە کێبڕکێ و بردنەوەی ئەو خەڵاتە و ڕەنگە سەرنجڕاکێشتنی بابەت لە براوەکانی خەڵاتی گۆڵدن بۆی سەبارەت بە کریستیانۆ ڕۆناڵدۆ بێت. لە ساڵی 2004 زۆر نزیک بوو لە بردنەوە، بەڵام لە کۆتاییدا واین ڕۆنی هاوتی پیلەیانی مانچستەر یونایتد خەڵاتی گۆڵدن بۆی پێبەخشرا و ئەستێرە پرتوگالیەکە نەیتوانی براوە بێت. لیۆنێل مێسیش ساڵی 2005 خەڵاتەکەی بردەوە لە تەمەنی 18 ساڵیدا و لە ساڵەکانی 2006 و 2007 لێواری بەدەستهێنانی ئەم خەڵاتە بوو. بەڵام فابریگاس و ئەگوێرۆ ئەو خەڵاتیان لە ئەستێرە ئەرجەنتینیەکە بردەوە.